بینەرانی خۆشەویست هەروەکو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و پارت و ڕێکخراوە کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئاماژەی پێدەکەن پێشیلەکانی مافی مرۆڤ لەلایەن دەسەڵاتدارانی ئیرانیەوە بەرامبەر بە کورد چەندین بەرابەرە. بۆ تێشخستنە سەر ئەم بابەتە کاک تەیموور ئەیلاسی نوێنەری کۆمەڵی مافی مرۆڤی کوردستانی ئیران لە استودیۆ لەگەڵماندایە. کاک تەیموور زۆر خۆشهاتن و بەڕامەی کورد کۆنەکشن. زۆر سپاس سڵاو لە ئێوە لە بینانی بەڕێزیەوە. کاکە تەیموور ئێوە بە دوو مەبەستاتون بۆ سەردانەکەدان بۆ ئەمریکا، یەکێکیش کۆنفرانسی واشنگتن، ئەوەی تریش لە نیویۆرک. بۆ پێی کۆنفرانسی واشنگتن داخراو بوو حەزەکەم بچینە سەرەوەی نیویۆرک. بزانین کۆنفرانسی نیویۆرک سەبارەت بە چییە و بە چیتە کارنامەی کۆنفرانسەکە چییە؟ بەڵێ دیارە یەکێک لە ئامانجەکانی حزوری هێمە لە وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەژاریکردنە لە کۆمیتەی سێمی کۆڕی گشتێنەوە یەکگرتووەکان لە نیویۆرک کە بڕیارە لەودا بەڕێز جەڤاید ڕەحمان راپۆرتی ساڵانەی خۆی پێشکەش بکە بە کوڕی گشتێنەوە یەکگرتووەکان، هەروەها ئامادەکردنی بڕیارنامەیەک بۆ محکومکردنی کۆمەڵی ئیسلامی ئێران. لە پاڵی ئەوەشدا کۆبوونەوەیەک لەسەر پرسی ئادام دەکرێت لە نەتەوە یەکگرتووەکانێکی ئێمەش بەشدار دەبین لەوێ ڕۆژی سێشەمەی داهاتوو. زۆر جار ئەو ڕخنە دەگرن کە دێتە باسی پێشکاریەکان لە ئیران باسەکان بەگشتیە و کێشەی نەتەوە جیاوازەکان پەراوێز دەخرێتن. ئێوە نیازانەیە بە چ شێوەیەک ئەم باسی بێنەکایەوە؟ بەڵێ دیارە حزوری هێمەش هەر لەو چوارچێوەیەدا توانیمانە بخۆشیوە لەم چەند ساڵە دە ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی جددی و تۆخمەکار بکەین کە پرسی نەتەوەکانی ئیران، پرسی کورد، پرسی کوشتن و ئەعدامکردن و لە سەردانی لاوانی کورد، کۆڵبەرانی کورد چی دیکە نەخرێتە پراوێزەوە و بخۆشیوە ئەوە بوتە بەشێک لە بڕیارنامەکان، بوتە بەشێک لە راپۆرتی ساڵانەی نەتەوە یەکگرتووەکان بۆ ئێران، بۆ وێنە لە دوو راپۆرتی ئەو ساڵی راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان لە مانگی مارس و ئێستادا لە هەر توکدا بە شێوەیەکی ورد و ڕاشکاوانە باسی ئەعدامی کەم وێنەی لاوانی کورد لە ئێران دەکرێت، باسی کوشتنی کۆڵبەران دەکرێت، باسی گرتنی زیندانیانی گرتنی تێکۆشەران و چالاکانی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات دەکرێت. بۆ وێنە لە راپۆرتەکەی مانگی سێی راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان بۆ ئێران هاتووە کە نیوەی زیندانیانی سیاسی ئێران کوردن، یەک پێنجەمی ئادامکراوەکان کوردن و لەسەر ئەساسی ئەو راپۆرتی هێمە و ئەو راپۆرتی مانگی سێ ئێستا جەڤاید ئەحمەد لە راپۆرتەکەیدا داوای لە کۆمەڵی ئیسلامی کردووە کە لێکۆڵنەوە لەسەر بابەتە بکە بۆچی کورد زۆرینەی ئەعدامەکانی ئێران پێکدێنن. کاک تەیموور، زۆر جار ئیران وەکو وڵاتیەک دیارە هۆی خۆی هەیە بوو دەستگیرکردنی ئەو وڵاتە هاوڵاتیانەوەی خۆت لە سێدەرەدانیان تا چەند هۆیەکانی ئەوان دروستە و یاخود تا چەند قسەی ڕێکخراوە کوردیەکان کە دەڵێن ئەم دادگاییکردنانە زۆربەی بێ بنەمایە. دیارە سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران سیاسەتێکە لەسەر پایەی کوشتن، ئەعدامکردن، بڵاوکردنەوەی خشونەت و توندتوێژی لە کۆمەلگا لە ناوەی ئێران هەرەوە هەڕەشە و نانەوەی شەر لە وڵاتانی دەوروبەر دامەزراوانە. بداخەوە وەک بینیمان لە ئەعدامکردنی ئەو چەند هاوڵاتی کوردی سەتای مانگینۆ سەر ڕای داواکردنی کۆمیسەری بەرسی مافی مرۆڤ، راپۆرتی گشتێنەوە یەکگرتووەکان کە ئێران ناوێ ئەعدامی رامین حوسێن پەناهی، زانیار و لوقمان مرادی بکەن کە ئەوان دەرکەوتووە بشێوی لەژێری ئەشکەنجە و فشارە و بە تۆمەتی ناڕەوا ئەوانە ئەترافیان کراوە ئەعدامکران. کۆماری ئیسلامی ئێران درێژە بەو سیاسەتی دەکات، بەشێک لە سیاسەتی و حکومەتکردنی کۆماری ئیسلامی ئێران. زۆر جار کە باسی کورد دەکرێت، کورد وەکو شەڕوانانێکی ئازا و زرەنگ نیشانەدەن، باڵم بە ڕووی دیپلۆماسیەوە کورد لە دەروی وڵات چی کردو بۆ گەیاندنی ئەم جۆرە کێشانە بە جیهانی بە ناوەندیگەرەکانی جیهانی دەرەوە؟ بەڵێ دوو لایەن هەیە. بداخەوە نەزمێکی ناوەندەوەی دژی کورد هەیەوانە بۆ 3 ساڵە
وڵاتانی ڕۆژئاوا و وڵاتانی ناوچە دروستبووین دەوڵەتی کوردین بەڵام بەشێکی دەگەڕێتەوە سەر گەلی کوردستان ڕێکخراوە سیاسیەکان مافی مرۆڤەکان بۆ کورد بۆ خۆی ئێمە ئێستا نەوەیەک دڵسۆزی و هاوسۆزی بۆ کورد دروست بووە یعنی باەکی بە ڕووی کورد هاتووان دەبێت کورد لەو فەسلەکە گۆبێت و کار لەسەرەوە بکە. تەیموور ئەلیاسی نوێنەری کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان زۆر سپاس.